سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. یەکشەمەی داهاتوو دەست بە دابەشکردنی موچەی مانگی حەوت دەکرێت. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی بە شارپرێسی وت لەمڕۆوە دەستکراوە بە ڕێکارەکانی وەرگرتنی ئەو قەرزەی حکوومەتی عێراق بڕیاریداوە بە حکوومەتی هەرێمی بدات. سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئەوەشی ڕوون کردەوە چاوەڕوان دەکرێت تاوەکو ڕۆژی پێنجشەممە ڕێکارەکان تەواو بن و هەر لە پێنجشەممەدا لیستی موچەی فەرمانبەران بڵاو دەکرێتەوە. لە یەکشەمەی هەفتەی داهاتووە دابەشکردنی موچەی فەرمانبەرانیش دەست پێ دەکات. سەرچاوەکە وتیشی حکوومەتی هەرێم خۆی یەکلا کردوێتەوە ئەو موچەی دابەش دەکرێت موچەی مانگی حەوتە. دوێنێ یەکشەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا بەناردنی بڕی 2 تریلیۆن و 100 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان. بەرپرسێکی باڵای پارتی ڕایگەیاند بەرپرسانی ئێستای عێراق کارێکیان کردووە خۆزگە بە سەردەمی مالکی بخوازین. دەژڵێت بەهۆی پەرەسەندنی زیاتری شۆڤێنیەتەوە لە عێراق قۆناغی سەختتر چاوەڕوانی هەرێمی کوردستان دەکات. جعفەر ئێمینیکی بەرپرسی پەیوەندە گشتەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند پێمان وایە عێراق ناتوانێت نمونەیەکی جوانی دیموکراسی نیشان بدات بەهۆی ئەوەی شۆڤێنیەت لە عێراق پەرەی سندووە و کۆتایی نەهاتووە و ئێستاش بە شێوەیەکی زۆر خراپ مامەڵە لەگەڵ پرسی بودجە دەکرێت. ئاماژەی بۆ ئەوەش کردووە بەرپرسانی ئێستای عێراق کارێکیان کردووە خۆزگە بە سەردەمی نووری مالکی بخوازین ئەو کاتەی لە حکم بوو. ئێمنیکی دەژڵێت ئێمە هەموو کارێک دەکەین بۆ پارێزگاری پێگەی دیموکراسی و یاسایی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا قۆناغی سەختتر چاوەڕوانی هەرێمی کوردستان دەکات. بۆ تاوتوێکردنی ئاڵۆزیەکانی سنووری برادۆس شاندێکی باڵای ئەمنی عێراق سەردانی هەولێری کرد. بە گوێرەی ئەو زانیاریانەی پەیامنێری شارپرێس لە هەولێر دەستی کەوتووە قاسمە عەرەجی ڕاوێژکاری یاساییشی نیشتیمانی عێراق بە سەرۆکایەتی شاندێکی باڵا گەیشتووەتە هەولێر. زانیاریەکان بۆ شارپرێس باز لەوەش دەکەن عەرەجی و شاندەکەی یاوەری بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەمنی عێراق و ئێران دەکات لەگەڵ لێکۆڵینەوە لە ئاڵۆزیەکانی چەند ڕۆژی ڕابردووی سنووری دەڤەری برادۆست و ئەو ئاڵۆزیانەی لەو سنوورە هەیە. دوێنێ لەلایەن ئەفسەر و بەرپرسە حیزبیەکانی پارتیەوە لە کوێستانەکانی برادۆست کۆچەریەکان ئاگادار کراونەتەوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر ناوچەکە بەجێ بهێڵن بەهۆی ئەوەی شەڕێکی قورس ڕوودەدات.